سیر کە تۆ مەسەلەن ئێستا ئێمە پێویستمان بە چیە لە وڵاتی خۆمان؟ پێویستمان بە سیستەمێکی حکومڕانی تەندروستە، پێویستمان بەوەی عەدالەت هەبێ، دادپەروەری هەبێ، پێویستمان بەوەیە کە حکومڕانێکمان هەبێ خزمەتگوزارێکی باشی ئەم خەڵکە بێت، پێویستمان بەوەیە دەسەڵاتێکمان هەبێ لە خۆمانەوە بێ و بۆ خۆمان بێت، هەستکەی خزمەت دەکا، لە خزمەتتدایە. چ کێشەمان لەگەڵ دەسەڵاتێکەیە ئەگەر خزمەتت کا؟ چ کێشت لەگەڵ دەسەڵاتێکی ئەگەر عەدالەت پەیڕەوکە؟ چ کێشت لەگەڵ دەسەڵاتێکی ئەگەر ستەمت لێ نەکا؟ نیمانە. ئێمە زۆر جار کۆمەڵی ئیسلامی من لێرە پێویست ئەو بڵێم وتومانە کاکە وەڵڵا ئێمە خیتابمان گوتارمان لە ساڵانی ڕابردوودا لە ئێستادا کێشە نییە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی، کێشەیە لەگەڵ زوڵم. ئەگەر ستەم هەبوو تۆ نابێ بێدەنگبی، ئەگەر دادپەروەری هەبوو دەستخۆشیەکەین، ئەگەر حکومڕانیەکی تەندروست هەبوو ئێمە دەستخۆشیەکەین، ئێگەر گەندەڵی هەبوو چۆن نەبێ بێدەنگبی، ئەگەر فەسادی هەبوو چۆن نەبێ بێدەنگبی. ئەی باش ئەگەر هەموو خەڵکی بێدەنگ بن بەرامبەر فەساد چییە قەومێت؟ ئیسلاحی سیاسی خۆ دوژمنایەتی و ڕوبەڕووبەنەوە نییە بەڕێزان، بریتە لەوەی کە ئینسان ئەرکێکە لەسرم من لە مەجای چاکسازی سیاسی لە مەجای ئەو دەسەڵاتە ئێمە حەق بڵین لە شوێنی خۆی. خۆ نابێ من لەسەر گوتنی حەق سزا بدرێم، خۆگەر سزا بدرێم قبوڵمە. پەیامی پێغەمبەران و ئیسلام هات تاک فێری ئەم وشیاریەکە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە هەمومان کەسمان کۆیلە نین. نابێ ئینسان ئەبێ ئێمە دەست لەسەر سنگ بین تەنها بەرامبەر زاتێک کە خەڵقی کردوین، ئەبێ سەرمان نەوی بێ بۆ زاتێک کە خەڵقی کردوین، ئەبێ کڕنۆش تەنها بەرین بۆ زاتێک کە خەڵقی کردوین. ئەوانی ترۆکو ئێمە ئینسانن، ئەبێ لە بەرامبەریاندا ئازابین، لە هەر کوێ بین قسەی خۆمان بەڕەوانی بکەین. ئەمە چاکسازیە لە بواری کۆمەڵایەتی، تاکێکی ئازا و ئازاد وشیار هەست تێگەیشتوو لەوەی کە ئەویش تاکێکی ئەو کۆمەلگایە و بەرپرسیارەتی هەیە. ئێوە بفەرمونون زۆربەی زۆری کۆمەلگا پێشکەوتوەکانی دنیا ئەوانن کە تاکەکانیان ئاوا وشیارن، تاکی وشارن. ئەمە مانای ئەوە نییە ڕێز لە گەورەکان نەگرین، مانای ئەوە نییە سنوور تێک بشکێنین، مانای ئەوە نییە حکومڕان ڕێزی خۆی نەبێ، مانای ئەوە نییە دەسەڵاتدارێک کە لەسەر حەق بوو حورمەتی نەگری، بەس مانای ئەوەیە دەسەڵاتدارێکیش کە ناحەق بوو کە زوڵمی کرد ڕاستی کەیەوە.